سەڵاوتان لێبێت لە بەردەم یەکێک لەوەی تێمانەم لە شاری هەولێر لە سەر شەقامی 6 مەتری نزیک نەخۆشخانەی ئێمەرجەنسی وەک دەبینن ئەوەی تێمە چۆڵە کەسی لێ نییە. من زیاد لە 5 شوێنم کردن بەشی زۆریان چۆڵون تاکە هاوڵاتی داهات موچەکە وەربگرێت. مەقسەم لەگەڵ کارمەندانی ئێرە کرد ئەوانەی کە لەوەی تێمانە کار دەکەن پرسیاری ئەوم لێ کرد بۆچی چۆڵە کەسی لێ نەوتیان لەبەر ئەوەی ئەمڕۆکە ڕۆژی هەینیە بەشی زۆری هاوڵاتیان لە پشودان بۆیە زۆر بەکەمی هاتوون بۆی موچەکانیان ڕابکێشن و لە چەند ئەیتیئەمێکیش کێشەی تەکنیکی دروست ببوو بەڵام وەک خۆیان باسییان کرد کە چارەسەر کراوە کێشە تەکنیکەکان و هەموو ئەیتیئەمەکانیش ئێستا پاریان تێدا هیچ گرفتێکیان نییە بەڵام بەهۆی ئەمڕۆکە هەینیە و گەرماشە بۆیە هاوڵاتی نەهاتووە موچەکەی ڕابکێشێت و باسییان لەوەش کرد دوێنێ پێنجشەممە پاڵەپەستۆیەکی زۆر هەبوو لەسەرەوەی ئێمانە بەشی زۆری هاوڵاتی دوێنێ هاتووە موچەکەی وەربگرێت. ئەمڕۆکە بەراورد بە دوێنێ چۆڵیەکی زۆری پێوە دیارە.